باش بینەرانی هێژای ئاربار تێڤێ لە هەر شوێنێکی ئەم جیهانەوە بەرنامەکانی ئێمە دەبینن، ڕێز و حورمەتی خۆمانتان پێشکەش دەکەین. دیسان هاتینەوە خزمەتتان هەتاکو یەکەم بەرنامەی ساڵی 2026 زاینیتان پێشکەش بکەین لە زنجیرە بەرنامەکانی خۆمانە. بۆ دیداری ئەو جارەمان داوامان لە کەسایەتێکی خۆشەویستی ڕۆژهەڵاتی کوردستان کردووە کە تەمەنێکی زۆری بۆ دەستەبەرکردنی مافەکانی کورد لە ڕۆژە سەختەکاندا بەسەر بردووە. ئەویش کاکستیق باباییە و دیارە بۆ هەموو لایەکمان ناسراوە. سڵاو کاکستیق گیان، ئەو کاتت باش و سپاس لەوەی داوەتی ئێمەتان قبول کرد. ئەمنیش بەنۆرەی خۆم سپاسی ئێوە و هاوکات سڵاو دەنێرم بۆ بینەرانتان. لەگەڵ ئەوە لە پێشەکیدا هاوخەمی خۆم دەردەبڕم بۆ قوربانیانی ئەم چەند ڕۆژەی دوایی لە پێناوی بەدیهاتنی ئامانجە دێرینەکانی ملەتەکەمان لە ڕۆژهەڵاتی کوردستان و هەروەها بەشەکانی تری کوردستانی عزیزمان. زۆر سپاس. دیارە ئێمەش وەکو ستافی ئاروار تێڤێ و بەرنامەی خۆمانە بە هەمان شێوە سەری ڕێز و حورمەتدا دەنوێنین بۆ شەهیدان و هیوادارین هەموو ئەو شەهیدانەی کە بۆ ئازادی و ڕزگاری کورد و کوردستان گیانیان بەخت کردووە ئاواتەکانیان وەدی بێت. بینەرانی خۆشەویست، بەر لەوەی یەکەم پرسیار ئاراستەی میوانی بەرنامە بکەین، تکایە لە ئابوونەبوونی بەرنامەکانمان لە یوتیوب چاوپۆشی مەکەن تا لە ئاگەری بڵاوبوونەوەی هەر بەرنامەیەک ئێوەی ڕێزدار و خۆشەویست ئاگادار ببنەوە. کاکستیق، بە ڕای جەنابتان، ساڵی 2025 لە ڕۆژمێری کوردیدا چۆن تێپەڕ بوو؟ ئەوەی کە ئێمە ئێستێ هاتوینەتە ژانڤیەی ساڵی 2026 پێتان وایە لە سەر ڕێگەی ڕووداوەکاندا کورد ئەم ساڵی 2025 بە کورتی تکایە بە گشتی و لە هەموو بەشەکانی کوردستان چۆن تێپەڕات؟ باڵێ، دەکرێت لە چەند ڕوانگەی جۆراجۆرەوە ئەو پرسیارە وەڵام بدرێتەوە یا بچینە نێوئاخنی پرسیارەکەتان. ڕاستیەکەی ئەوەیە وەکو دەزانین کورد لە مێژە ئاوقەدی سیستەمێکی غەدار بە ناوی کۆماری ئیسلامی بووە کە کەمتر کاتوسات یا کەمتر ڕۆژومانگ هەیە قوربانی لە ملەتەکەی ئێمە هەروەکو ڕابردوو یا زیاتریش دەتوانین بڵێم نەگرت بێ. ئەوە وەکو خۆی خەم و خەفەت و مەینەتی 80 ساڵەی کورد کە ئەگەر وە لە کۆمارەوە چاوی لێ بکەین کە لەو چەند ڕۆژی دواییدا دەبێتە 80 ساڵ تەمەنی نەبڕاوە هێشتووەتەوە. واتە ئێمە پاش 80 ساڵ کە لە تەمەری کۆماری کوردستان تێدەپەڕێت هێشتا شاهدی ئەوەین کە ڕۆژانە یا مانگانە عەزیزانمان بە شێوازێک دەبنە قوربانی ئامانجێک کە لەگەڵ هیچ ئوسوڵێکی نێونەتەوەیی بڵێم لە تەعارۆزدا نییە. بۆیە ساڵی 2026 ئێمە کەم قوربانیمان نەداوە لەوانە کە گیراون و لە زیندانەکان ئاخنراون تا ئەوانە کە لە خیابانەکان و لە ماڵ و لە هەر شوێنێک یا لە شاخەکانی کوردستان وەکو کۆڵبەر بوونەتە قوربانی کە بەداخەوە ڕێژەشیان کەم نییە، یعنی بە ژمارە کەم نین. ئەوەیە کە دەتوانین بڵێن جارێک کە مەینەتەکانی کورد بەداخەوە هەر درێژەی بووە و واتا ئێستاش کە دەبینین خەریکە دەگاتە قۆناغێکی تر هەر درێژەی هەیە. بەڵام لەلایەکی تر کورد توانیوێتی لە ڕابردوو دەرس وەربگرێ و حیماکەی دەردەکەوێ کە بەخۆشیەوە خەریکە ئەزمونمەند پێش دەچێت. واتە هەندێک هەنگاو بەرەو نزیک بوونەوەی لایەنەکان لە یەکتر
هەڵگیراوە کە یەک دوو مانگی پێش لە کۆڵ ئێمە سەرەتاکەمان دیت لە کۆڵنی ئاڵمان کە ڕێکخراوە کوردستانیەکان لە دەورەی یەک کۆبوونەوە هەرچەند ئەوە نەیتوانێەوە ئێمە تێر بکات و دڵخۆش بین بە ئەوە کە ئەوەی کە ئارزومانە خەریکە دێتە دی بەڵام هەنگاوێکی ئەساسی کە بۆ من گرنگ بوو دەتوانین بڵێن هاوێژرا کە هیوادارم ئەو هەنگاوە کردداری بکرێ زیاتر و لە پێناوی ئامانجی ملەتەکەماندا زیاتر ئەوە پەرەبستێنە و بەرەو پێش بچێ لاینێکی تری ئەو قەزیاوە بوو کە پێشتر کوردەکان زیاتر پەرەوازە بوون کە وەکو لاینی نەرێنی من چاوی لێ دەکەم و بەشێکیان چوون بۆ لای هەندێک لاینی نەیاری کورد بە هیوای ئەوە بتوانن کارگەریەک لەسەرەوانە بکەن کە ئەمەلەن دیتمان کە ئەو لاینە کە ئەگەر بە سەراحەت بتوانم ناوی بڵێم لاینی پاشایەتی بوو نەیتوانی وەچون لە جەوهەری دانیا بەرەو خواست و ئارزوەکانی ملەتی کورد کەمترین هەنگاو باوێژێ بۆیە ئەوەش دەتوانم بڵێم دیسانجێ خۆشحاڵیە کە ئەو لاینەش گەڕاوەتەوە سەر ئەسڵی ئارزوەکانی خۆی و لەگەڵ لاینەکانی تری کورد دیسان پەیوەست بووەتەوە و ئەوەش دیسانجێ خۆشحاڵی منە باقی ئەو شتانەی کە ئەگەر کورتی بم هەوێ بڵێم گەلی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان بە خۆشیەوە لە ساڵی ڕابردوو دیسان توانی باش بێتە مەیدان و ئەوە مژدەیەکی باشی بە ئێمەمانان لە دەرەوەی وڵاتدا کە گەلی ئێمە بەرەو ڕووناکاییەکی زیاتر هەنگاو دەنێت بەڵێ زۆر سپاس کاکستێغجانیەوە ئاماژەتان بە چەند مەسەلەیە کرد لە تەنیشت ئەوەی کە لە ساڵی 2025 بە کورتی دۆخی کورد بە مەسیر و بوارێکدا تێپەڕیوە باسی یەک ڕیزی ماڵی کورتان کرد باسیەوەتان کرد کە کورد وەختێک یا بڵین لایەنە کوردیەکان دێنەوەی چێبەرچێ بکەن ئەبێت چێبەرچێکەیان چەندە دروست دیانە دروست بێت جاوانە دواتر دێنە سەریان بەڵام وەکو بە خۆتان نەزانن ئەمڕۆ لە ناو میدیای کە ئێمە بۆ خۆمان لە ئوروپا دانیشین بەتایبەت لە ئاڵمان و لە فەڕەنسا وەکو دوو دەوڵەتی شوێندانەری ناو یەکێتی ئوروپا ئەبینین ئەو وێنە و فیلم و ئەو ڤیددیوانەی کە لە ئەو شتانە کە لە ناوخۆی وڵات ڕوو ئەدەن لە ئێران و لە کوردستان ئەبینین هەمووی میدیاکانی وڵاتانی گرتووەتەوە ئێمە دیمان شانسوێنی ئاڵمانیا سەدری عەزەم هاتە سەرهێڵ سەرۆک وەزیران و بەرحاڵ نە سەرۆک وەزیران سەر کۆماری فەڕەنسا و زۆر شوێنی دیکە ئێمە بینین لێرە و لەوێ تەنانەت ئەو پرسیان پرسی ئەمڕۆی ئێرانیان کردووەتە پرسی خۆیان و باز لە داهاتووەکەن بڕێک لایەنیش بە یارمەتی بڕێک میدیا لەو ناوەدا زەخ کراونەتەوە بەڵام ئەوەی کە ئێمە ئێستێی بینین و ناوی بەرنامەکەشمان بۆ ئەم شەو ئەوەیە ڕەوشی کورد لە ئەمڕۆی ڕۆژهەڵاتی کوردستاندا بۆ ئەوەی ئەمانەوێ بزانین کە دەسەڵاتێک کە ئەمڕۆ بۆتە سەرتۆپی هەموو میدیاکانی وڵاتانی دیموکراتیک و ڕۆژهەڵاتی کوردستانیشی داگیر کردووە لە ئەگەری هەر ئاڵ و گۆڕێکدا چارەنووسی کورد بەرەوچوو ئەچێ یادکایە کاکستێغجان بە کورتی ئەمڕۆ کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە چ بارودۆخێکدایە لە حاڵی حاضردا لەناو ئەو بەرنامانەی کە هەیە و ئەو سەرهەڵدانی کە هاتوۆتە ئاراوە وەکو هەواڵەکان کەم و کورد بە گوێرەی ئەو هەلومەرجەی کە ڕژیم بربەستی کردووە نایەڵێ خەبەرەکان بە تەواوی بکەن ئەوەی کە ئێمە توانی بێتمان زانیاری بەدەستبێنین بە سەد حەیف دەبیسین ڕۆژانە خەڵکانێکی زۆر دەکرێنە قوربانی و لە ماڵەکانی خۆیان دەڕفێنرێن یا خیابانەکان لە شەقامەکان دەدرێنە بەر دەستڕێژی گولەی ڕاستەوخۆی دەسەڵاتداری کۆماری ئیسلامی کە ئەوە بەنوڕی خۆی خەمهێنەرە بوومە بەڵام لە لایەکی تریش هەمومان دەزانین گەیشتن بە ئازادی و سەرفرازی لە سیستم گەلێکی وەکو زاڵبوو لە ئێران بە درێژاییەکی پڕمەودا بەبێ قوربانی نەبووە
هەمیشە ئەوە بەداخەوە ئەگەر ئاڵوگۆڕێکی کەم پێکات بێ لە سایە قوربانیدانێکی زۆرەوە ئەوە قوڵقاوە ئەوەیە کە کورد لە هەمووان ئەگەر نەڵێم بە نۆرەی خۆی توانیوێتی لەو پێناوەدا ڕەنجێکی زۆر بکێشە و قوربانیەکی زۆر بدات کە ئێستاش ئەو شانسەمان هەیە و ئەو خوشحاڵیە شەقامەکانی ڕۆژانی دوایی بە ئێمە دەڵێ کە کورد وریاتر هاتووەتە مەیدان هەر نەبێ کەمتر بەهانەی داوە بە کۆماری ئیسلامی کە هەمیشە ئامادەیە پێش هەمووان کورد بکاتە نیشانە ئێمە شاهدین بە پێ ئەو خەبەرانەی دیسان دەڵێمەوە تاکید دەکەم لە ئێرانەوە بڵاو دەبنەوە لە دوورترین گۆشەکانی ئێران ئەوەی کە کوردێک هەبوو بێ و هاتبێت تا ئەرکی نیشتمانی خۆی نیشان بدا یا حتا بە هەڵکەوتیش هەر ئەو کراوە پێش هەمووان بە نیشانە لە جەزیرەی دوورگەی قشم ڕابگرە تا مەشهەد و تا ئیسفەهان و تا تاران و شارە غەیرە کوردیەکانی تر دەبینین ڕۆژانە خەبەری شەهیدکرانی کوردان بە ئێمە دەگات ئەوە سەرڕای ئەوە جێ پرسیارێکی مەزنە بۆ ئێمە بۆ ئەو تاکە کوردە کە مەسەڵەن لە پاران دێتە سەرشەقام ئەوە زوو دەکرێتە ئامانجیا لە مەشهەد یا لە شوێنەکانی تر بۆ خۆی پرسیارێکی مەزن دەخڵقێنێ بەڵام لەگەڵ ئەوە نیشانەی ئەوەیە کورد لە هەر کوێ ببێ لەو ڕۆژی ئێراندا خۆی بە بەرپرس دەزانێت بۆ ئامانجی گەلەکەی هەنگاوی پێویست هەڵبگرێ ئەوەیە کە وەزعی کوردستان بەگشتی دەبینین لەو حاڵەتەدایە کە هەم جێ خۆشحاڵیە و هەم لەبەر قوربانیەکان بەداخەوە جێ پەژارەیە کە ئێمە هەمیشە قوربانی دەدەین پێش هەمووان بەڵێ هەروکو ئاماژەتان پێدا لە سێبەری یەکڕیزی لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە خۆیان لە بەرەیەکی حەولایانیدا کۆ کردبووە خەڵکی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕۆژێکدا مانگرتنێکیان بەڕێوە بردو یان لە ماڵەکانیان مانەوە یا دوکانەکانیان داخست یا بەگشتی بە جۆرێک ناڕەزایەتی خۆیان دەربڕی ئەوە لە حاڵێکدا ئێمە بینین لە شارەکانی دیکەی ئێران سەرهەڵدانەکان زۆر لەوە گەورەتر بوو ئەم جارە بە پێچەوانی جاران بوو فەرموشتان لێرەدا کورد لەم دۆخەی ئەمڕۆدا وریاتر هەڵسو کەوتی کردووە پێتان وایە ئەم هەڵسو کەوتەی کورد ئێستێ بەم جۆرەیە لە سێبەری ئەو یەکڕیزیای لایەنە کوردیەکانە یان کورد بۆ خۆشی پێی وایە لە ناوخۆ ئەبێ لە بارودۆخێکی وەکو ئەمڕۆدا وەها هەڵوێست تێگەڵ بژێرێ لەم بارەدا تکایە ڕوانگەی ئێوە چۆنە ئایا ئەمە کافیە یان ئێمە شتێکی بەڕاستی هەڵوێستێکی باشە بەڵێ ئەمن پێم وایە کە هەردوو لای قەزیەکە هەم نێوخۆ هەم دەرەوە ئێستا بە ئەزمونترن و بەرپرسانەتر هەڵوێستیان گرتووە ئێمە هەمومان شاهدین لە جرەیانی بزاوی یا بزوتنی ژینادا چۆن کوردستان پەلاماردرا و شوێنەکانی تر وەکو کوردستان نەهاتنە مەیدان و هەمووشمان ئەوە دەزانین کوردستان ئەگەر ئاخرین کەسی بێتە سەر شەقام ئەگەر شارەکانی گەورە وەکو تاران تەورێز ئەسفەهان شیراز ئەوانە نێنە مەیدان کوردستان بە تەنێ ناتوانێت تاران بڕۆخێنێ ئەوەیە هاتنە مەیدانی ئەوان دەوری کارگەرتر دەگێڕێ لەگەڵ ئەوە ئەبوونی کوردستانیش لە مەیدان پێویستیەکی زەرورە بەڵام بە چه قیمەتێک بە قیمەتی ئەوەی کە کوردستان بێتە مەیدان و قەتڵ و عامی گەورە بکرێ و ئەوان بکشێنەوە ئێمە وەکو خەڵک بەخۆشیەوە دەڵێم لەو دوایانەدا هەڵوێستیان کرد و حیزبەکانیش هەوکات هەڵوێستیان کرد وا دیارە یەکدەنگین یا هەر نەبێ یەکدەنگیەکە زۆر زۆر باشتر لە ڕابردوویە دلیلی ئەساسیشم ئەوەیە کە خەڵک بە تەنێ بە بێ ڕای حیزبەکان نەهاتنە مەیدان یعنی بە جۆرێک ناڕاستەوخۆ دەتوانین بڵێن خەڵکەکە بە وریاییەوە چاوەڕێ بوون بزان هێزە سیاسیەکانیان کە پێشتر قوربانی مەزنیان لەو پێناوەداوە ڕایان چییە لەسەر ڕای ئەوان وەستان یا دەکرێت ئاوا تەسەور بکەین و ئەمن پێشم وایە تەسەورەکەش ڕاستەقینەیە تا ئەو جێگا کە حیزبەکان ڕاگەیاندنیانداوە خەڵکی یەکدەست هاتنە مەیدان بۆ دەڵێم یەکدەست
بۆ ئەوە کە ئەزممویان وەرگتووە. ئەمن یەک نمونەی کورتتان بۆ ئیشارە دەکەم، هەمومان شاهیدین لە جرەیانی فەرمانی خومێنیدا بۆ سەر پاوە فتواکەیدا لە ساڵی 58 پاوە بوو بە دوو بەشیا من دەکرێن بڵێن بەشی زۆری لەگەڵ دەسەڵات کەوت بە هۆکارێکی تایبەتی کە بەداخەوە ئێستا ئێرە جێ بازکردنی نییە. بەڵام لە ڕاگەیاندنی ئەم جارەی هێزەکاندا لە پاوە کە شارێکی نسبەتەن گەورەیە بە پێڕابردوو تەنیا 3 دوکان نەبەسرا بوو، تەنیا 3 دوکان، یعنی پاوە لە ڕاستیدا لە مەهابادیش پێشتر کەوت. ئەگەر بە پێ ڕێژەی ئاوەڵەهێشتنی دوکانەکان لەسەر بانگهێشتی حیزبەکان قەزاوت بکەم، نەڕابردوویەکی تر. بۆیە ئێمە خۆشحاڵین کە ئێستا دوو لاینی دەروژور جۆرە هاودەنگیەکیان هەیە کە هیوادارم ئەو هاودەنگیە زیاتر پەرەبستێنێ و کردداری بکرێ بۆ ئەوە ئێمە لە دوا ڕۆژی نزیکتە زۆرمان پێویست بە ئەو هەماهەنگی یا هاودەنگیە بەرینترە هەیە. بەڵێ دیارە مێژووی خۆڕاگری و بەرخۆدانی پاوە لە مێژوودا تۆمار کراوە و مێژوویەکی ڕەنگینی هەیە ئەگەرچی قوربانی زۆریشی لێکەوتەوە و لەوێدا توانی بڵێن ئاوێنەیەک بوو بەرخۆدانی پاوە کە ناوەڕۆک و ماهیەتی ڕاستەقینەی کۆماری ئیسلامی لەوێدا بۆ خەڵکی کورد ئاشکرا کرد، ئەتوانینەوە پێناسەیی بۆ بکەین. بەڵام تاکستی بە بڕوای ئێوە کورد حتمما ئەبێ خۆی ئامادە بکات لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ دوای نەمانی کۆماری ئیسلامی لە تاران. ئایا ناکرێت کۆماری ئیسلامی لە تاران هەر دەسەڵات بکات بەڵام گەلی ئێمە لە کوردستان ڕاپەڕێت و دەست بەسەر خاکی خۆیدا بگرێ؟ زۆر کەس ئێمە ئەبینین لێرە و لەوێ ئەو لێ دواناکە. ئێمە دیمان ڕەنگە بە جۆرێک لە ناوەند خەڵکانی ئێران لە ناوەند قەناعەتیان دیسان یا بە جۆرێک ئاشبوونەوەیان کردەوە لەگەڵ کۆماری ئیسلامی، یا ڕەنگە بڵین ڕەنگە ورد ئەگەری زۆر کەم بێ، یا ڕەنگە لەژێر ئەو سەرکوت و زەبر و زەنگەدا نەیانتوانی پڕناس بکەنەوە. ئایا ئێمەی کورد دەبێ هەر بەو شێوە لە چاوەڕوانیدا بمێنینەوە؟ واتە تارەنووسی ئێمە حتمما ئەبێ ببەسترێ بە ڕووخانی دەسەڵاتی کۆماری ئیسلامیەوە لە تاران، یا ڕێگەیەکی دیکەش هەیە لە بارودۆخی ئەمڕۆدا؟ ئێوە شارەزان کە عیلم ئەو شتا ڕەت ناکاتەوە، یعنی هیچ شتێک غەیرە ممکن نییە. ئەوە کە ئێمە بڵێن ئەوە ناتوانێت سەربەخۆ بین یاکو ناتوانین بە ئامانجی دوایی خۆمان بکەین، ئەوە شتێکی عیلمی نییە. بەڵام هەندێک فاکتۆر هەن دەتوانن مدەخل بن یا کارگێڕ بن دەور بگێڕن لەسەر ئەو ئارزوەی کە ئێمە وەکو ئامانجێک یا ئارزوویەکی دێرین هەمانە. یەکی ئەوە دەتوانێت فاکتۆری نێونەتەوەیی بێ و بەشێکی تریش دەتوانێت فاکتۆری نێوخۆیی بێ کە ئێمە بەر لە هەموو شتێک دەبێ خۆمان ئامادە بکەین بۆ ئەوە. ئەگەر دەمان هەوێ بە ڕاستەقینەیەکی ئاوا بگەین دەبێ کەرەسەکەی فراهم بکەین. کەرەسەکەی چییە؟ بۆ ئەوە بە قۆڵی فارسکوتنی 2 تا 4 تایە، ئەوە شتێکی نامۆن نییە، هەموو کەس دەزانێت بەر لە هەموو شتێک تۆ دەبێ یەک بگری، ببیە هێزێکی واحد، ببیە دەستێکی قەوی کە بتوانی بەرامبەری نەیارێکی بەهێز و نەیارێکی خوێنڕێژ کە تاریخەن بوون و مەوجودیەتی تۆی قبول نەکردووە خۆڕا بگری. ئەوەیە کە ئێمە ئەو ئامانجەمان نەپێکاوە تا ئێستا بە سەراحەت بڵێن لەگەڵ یەکتر. ئێمە یەک لایەنەکانمان هێشتا ناکۆکیەکانیان تەواو نەبووە. وەختێ دەبینین دەوروبەرەکەمان وەکو گورگی هاربەر بوونەتە گیانی ئێمە، ڕۆژێک لە سووریا، ڕۆژێک لە کوردستانی لە تورکیا، ڕۆژێک لە باشوور و ڕۆژێک لە تاران پەلامارمان دەدەن. دەبێ بزانین دژمنەکەمان ناسی بێ پێش هەموو شتێک. تۆ بە پێی ناسینی دژمنەکەت دەبێ حرەکەت بکەیت. ئەو جار ناسینی دژمنەکەت چۆن دەتوانێت بەرپەرج بدەیتەوە؟ ئەوە پێویستی بە یەکپارچەبوونی بیر و ڕای گشتی و بە قەوەتبوونی هەستی نەتەوەیی لە دڵ و دەرونی تاک بە تاک یا زۆربەی هەرە زۆری کوردەکەدایە. ئێستا ئێمە دەزانین لە کاتەلۆنیا بۆ ئەوە کوردستانێکی سەربەخۆمان هەبێ ئەوان بڕیاری خۆیان داوە بە ڕسمی دەیناسن، بەڵام خۆمان بە ئەوە نەگەیشتوین لە نێو خۆدا ئەو هەلومەرزە فراهم بکەین. مەسەڵەن لە باشوور نمونەی هەرە ڕوون ئەوەیە کە ئێمە لە ڕۆژهەڵات و لە شوێنەکانی تر بەر لە هەموو شتێک پێویستیمان بۆەوە هەیە و دوایەوە کارکردن بۆ ئەوە
لە دەرەوەی وڵات لە لای هێزە کارسازەکاندا لە لای هێزە دەسەڵاتدارەکاندا بتوانین ئێمە جێپێ خۆمان محکەم بکەین. ساڵهای ئەمریکا لە سووریەیە و یارمەتی بە شکڵێک کوردی سووریە دەکات. ئێمە ئێستا دەبینین ئەحمەد شەرعی دوێنێ تۆرۆریست و ئێستاش هەر بە باوەڕی من تۆرۆریست دێ قەتڵعامیان دەکات بەڵام ئەمریکا جواب ناداتەوە چون پێکەوە بوونەکە لەگەڵ دەرێ ئەو پێکەوە بوونە نییە لەسەر بنەمایەکە قایم بوو بێ کە ئەوڕۆ ئەمریکا لەسەر پەیمان و بەڵێنێک کە پێشتر داویەتی و وێگڕا پێگەیشتوون بتوانێت دفاع لە ئێمە بکات. ئەوەیە کە ئەو فاکتورانە ئەگەر لە بەرچاو بگیرن یەکەمەوە کە کورد لەنێو خۆدا ببێتە هێزێکی بەقەوەت لە باری ئابوووریەوە لە باری چەکداریەوە لە باری تێکنیکەوە ئێمە حتا ئێستا نەمانتوانیەوە ببین بە خاوەنی کە چەند کەسایەتیەک کە بتوانن مەسەڵەن لەباری ئەوە دەم و دەستگای کامپیوتر و ئیطلاعاتی ئێران لە کار بخەن باشە تۆ چۆن دەتوانی بەرامبەری بکەی لەگەڵ ئەوان کە زۆر پسپۆڕیان هەیە لەو پەیوەندیەدا. ئەوەیە کە ئەو شتە غیرممکن نییە دیسان دەڵێم بە پێی ئەوەی کە ئێستا کورد توانیوێتی بەتایبەت لە ژووری وڵات دەنگی بەرز بکاتەوە دەنگی یەکیەتی ئێمە لە نەورۆزی پار باش ئەوەمان دیت لە نەورۆزیام لە ساڵی ڕابردوودا بەڵام ئەوە احتیاجی بە ئەوەیە کە ئێمە هەموو لایەنەکانی ئەو قەزیە کە پێویستمانە و دەبێ وەکو فاکتۆری ئەساسی لە بەرچاوی بگرین یعنی خۆمان سیستەماتیزە بکەین سیستممان لە هەموو بارێکەوە بەقەوەت بکەین ئاسان نییە بە ئەوە بگەیشتن هەرچەند دیسان غیرممکن نییە. بەڵێ باستان لە زۆر مەسەلە کرد وەک پرسیینەتەوەی هەروە ئاماژەتان بە دەسەڵاتەکانی کورد لە باشووری کوردستان کرد کە گەلی ئێمە لەوێ لە ژێر سێبەری فیدرالیزمدایە یا لە ڕۆژاوای کوردستان بەڕێوەبەری خۆسەر. ئێستێژ ئاماژەتان بە چەند مەسەلە کرد کە ڕۆڵەکانی نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر چی ئێمە ئەزانین ئێستێ لە ڕۆژهەڵاتی کوردستان بزوتنەوەیکی وا لە ئارادانیان بەڵام شارەکەی شارەکان بە تەواوەتی میلیتاریزە کراون و ڕۆژیش نییە ئەوەی بە پێی هەروەکو فەرمووتان لە نەبوونی ئینتەرنێت و هیچ تۆڕێکی پەیوەندی قوربانیمان لە تاران و لە ئیسفەهان و لە شارەکانی دیکەوە بۆ نەیەتەوە. ئێستێ بە بڕوای جەنابەت چ فیدرالیزم چ بەڕێوەبەری خۆسەری چارەسەر یا بڵێن یا بە جۆرێکی دیکە وەڵامدەری داوای ویستی گەلی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان کە زۆربەی لایەنەکانی ئەمەش لەو بەشە لەسەر ڕەنگە فیدرالیزم کۆک بن. ئایا فیدرالیزم نابێتە هۆی ئەوە کە گەلی کورد تاوێتەوە؟ تکایە سەرەتا بفەرمونون ئایا کورد نەتەوەیە؟ ئەگەر نەتەوەیە ئایا دەتوانێت لە ژێر سێبەری فیدرالیزمدا درێژە بەمانەوەی خۆی بدا بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان؟ من بەس بە حاڵی خۆم ئەگەر تەنیا پێداگیری لەسەر زمان بکەم بەڵێ کورد نەتەوەیە چون زمانێکی جیاواز و فەرهەنگێکی جیاوازی هەیە بەڵام ئەوەی کە ئایا فدرالیزم یا هەر شتێکی تر دەتوانێت چارەساز بێ ئەوە بەسراوەتەوە بە ئەوە کە ئێمە تا چەند لەسەر ئەو ئوسوڵی ڕێک دەکەوین و دەتوانین پشتی ئەو ئوسوڵە کە دەیچەسپێنین لە دوا ڕۆژدا بگرین لێمان هەڵنەوەشێنەوە وەکو ئەوەی کە ئێستا لە باشوور هەیە حتا مانگانەکەشیان بۆ نانێرن. ئەوەیە کە ئەگەر ئەو معیارانە ئەگەر ئەو فاکتۆرانە لەبەر چاو بگیرێ فدرالی دەتوانێت ببێتە سەرەتایەک دەتوانێت ببێتە پلەیەک بۆ سەرکەوتنی دوا ڕۆژ لە بوارەکانی تردا. تۆ دەبێت ئامادەکاریت ببێ بۆ هەر کارێکە دەیکەی بیر و ڕایگشتی فەرهەنگی کۆمەڵگا تکنیک و سەنعەتی جامعەکەمان ئابووری وڵاتەکەمان هەمووی ئەوانە ئامادەکاری تێدا کرابێ بۆ ئەوە سبەینێ ئەگەر هات و هەل خوڵقات و شتێکی ئاوات ڕاگەیان تاران و نازانم دەمشق و ئەنکارا و بەغداد بە ڕۆژێک وەها دەورپێچت نەکەن گەمارۆت نەدەن کە نانی خواردنیشت پێ بگات.
ئێمە دیتمان کە ڕفراندۆمێک لە باشووری کوردستان کرا دەوروبەرەکە چۆن لە بەرامبەری داوەستان و چۆن ڕەفتاریان کرد دیتمان کە تورکیا حتا سنوورەکانی بەست بۆ ئەوە ئێمە بخنکێنێ ئەوە بوو کاشتەکەیان لەبار برد لەسەر ئەو بنەما ئەمن پێم وایە کورد بەو زانستە بەو زانیاریە گەیشتووە کە ئەگەر هەنگاوەیەک دەبێ هەڵگرێ چۆنی هەڵبگرێ و پێشتر چۆن کاراسانی بۆ بکات کە تووشی شکست نەبێت چون ئێمە لە مێژوودا زۆر جار با بە سەراحەت بڵێم لە زۆر بواردا تووشی شکستیان کردوین و زۆر جار سەری ڕێبەرانی ئێمە یان بەشێکی زۆری لەسەر هەڵی خۆمان بووەتە قوربانی ئەوەیە کە لەو پێناوەدا دەبێ وردتر بە زانایی و بە وردبینی و سیستماتیک هەنگاو بنێ بەڵێ ئێمە ئەزانین لە زۆر لە زانایان پێیان وایە کە سەرکەوتن یا بە جۆرێکی دیکە بڵین شکست کۆڵەکەکانی سەرکەوتن یا ستونەکانی سەرکەوتن دابین ئەکەن ئەوەی کەیەوە فەرمووتان لە مێژوودا ئێمە زۆر جار تووشی شکست بووین کورد ئێستا ئەو شکستانە چۆن کە بە ستونی مانەوەی خۆی بۆ داهاتوو یا سەرکەوتنی خۆی ئێوە دوورە دیمەنی ڕۆژهەڵاتی کوردستانی دوای ڕۆشتنی کۆماری ئیسلامی و دەسەڵاتێکی نوێ چۆن ئەبینن ئایا ئەو لایەنانە بەیەکەوە کە دیارە باسمان کرد بە کورتی جەنابەت ئاماژەت پێدا ئایا ئەمە کافیە چی بکەین ئێمە بۆەوەی ئایا بێ لەگەڵ دەسەڵات ڕاستەوە خۆ دانیشین داوای مافی خۆمان بکەین یا نەخێر بە جۆرێکی تر ئێمە لەسەر خاکی خۆمان دانیشین و ئەوە ئەوانن ئەبێ لە ئێمە پاڕێنەوە کە ئێمە چیمانەوێ یا نەخێر ئێمە بچین لە درگاکانیان بدەین کە ئایا درگامان لەکەنەوە یا لێمان ناکەنەوە بەتایبەت جەنابیشت کە ئاماژەت بەوە کردکە لە شوێنی لەدایکبوونیەوە شوێنێکی زۆر زۆر تایبەتی و ناسراوە لە لای کرماشان و پاوە و ئەزمموی ساڵی 57 هەیە کە ڕژیمی ئاخوندی هاتە سەرکار ئێمە چی بکەین بۆوانە ئەو ئەزممونانە هەموو شێگە ناوی بنین شکست لەسەر یەکۆیان کەینەوە و لە داهاتووی دوای ڕووخانیا بڵێن لەگەڵ هاتنە سەرکاری ڕژیمی نۆ لە ئێراندا خۆمان بگونجێنین من دەبێ ئەوە بڵێم کە بینی واقعیەت و ئارەزوو جیاوازی هەیە ئێمە ئەگەر واقعبین بین دەبێ ئەزمون فێری کردبین کە دەسەڵاتی ناوەندی ئێرانمان ناسی بێ ئەو دەسەڵاتە لە ڕوانگەی مندا وە بە پێتەجربەی مێژووی بە هیچ قیمەتێک حاضر نییە لەسەر ئارەزووی خۆی کەمترین مافی ئێمە بناسێ کەوابێ چار ئەوەیە ئێمە خۆمان بەقەوت بکەین ئێمە لە هەلو مەرجە پێشهاتوەکان کەڵک وەربگرین ئەو ئەزمونانەی بۆ نمونە لە ساڵی 57 بوو بتوانین لە هەڵەکانی کەڵک وەربگرین و هەڵەکان قەرەبوو بکەینەوە و ئێستا بە ئامادەکاریەکی زۆرترەوە بچینە مەیدان ئەگەر ئێمە هەروە بچینە ژووری وڵات و ئەو لە تاران ببێتە دەسەڵات و ئێمە چاوەڕێ بین کە خەیرا خۆی مافی ئێمە بپەژرێنێ ئەوە خەیاڵێکی خاوە بە باوەڕی من ئێمە دەبێت بەرنامەیەکی ئاوامان ڕێشت بێ کە بەهێزێکی یەکجار حەساب کرا و دەست بەسەر کوردستاندا بگری ئەوەی کە بۆ من جێ خۆشحاڵیە ئەگەر جاران کرماشان یاسنە کەمتر تێکەڵ کرا یاکو هەڵەیەک کرا کە کرماشان و ئاور لە کرماشان و سنە نەدراوە یا ئیلام ئێستا نەتەنیا ئەوان خۆیان بوونەتە خاوەن ئەزمون و ڕەنگە لە هەندێک کەسی مەسەڵەن ناوەندی کوردستان یا سەروی کوردستانی خۆیان زیاتر بە کورد بزانن و دەرکی تاریخی ئەوان بەقەوت بوو بێ ئەوانە جۆرێک لە ئاماژەن بۆ ئەوە ئێمە شرایط و هەلو مەرجەکەمان زۆر لەبارترە بۆ ئەوە ئێمە بتوانین لە هەر فرسەتێکدا کە محتەمەلە بێتە پێش بەپێنا خەبەرەکان کە دەیبیسین ئازایانە کوردستان بخێنە ژێر دەسەڵاتی خۆمان کوردستان ئەگەر تۆ نەتوانی بێخێ دەسەڵاتی ئیژێر دەسەڵاتی خۆت ئەگەر پادگانەکان هەروەکو هەمیشە بمێنەوە پادگان گوێ لە مستی تارانە
ئەوان بە بێڕەحمانە وەکو ئێستا لە خیابانەکان دەکوژن ئەو دەمیشەر ئێمە دەکوژن فەرق ناکە هەر سیستمێک لە تاران بێتە سەرکار مادام تۆ بە قەوت لە بەرامبەریدا نەتوانێت بۆستی و حسابت لەسەر بکە بەداخەوە هیوادارم ئەوەم لێ وەربگیرە وەکو واقعیەت ئێمە مێژووەکەمان دیسان بێبەرهەم تکرار دەبێتەوە. بەڵێ زۆر سپاس کاکسیرجان بەڵام شتێکە باسمان لێ نەکردووە تا ئێستێ هێزی شوێندانەری دەرێکی بووە ئەمجار نەک لە ئوروپا و لە ئەمریکا هێزێکی دیار لە ناوچەدا ئەمجار دیارە ئەویش ئیسرائیلە زۆر کەس پیان وایە ئیسرائیل دەستی ئاوەڵەیە بە تایبەت بۆ سەر داگیرکەرانی کوردستان هەر چواریان ئەمە ڕەنگە زۆر کەس پێی وایە کە ئەمە ئەتوانێ بۆ داهاتووی کوردستان شوێندانەر بێت بە شێوەیەکی ئەرێنی بەڵام ئێستا ئێمە کە باسی ئێران بکەین دەسەڵاتی دیارە ئیسرائیل بەنیسبەت ڕژیمی ئێستەی ئێران ئێمە ئەبینین کە هەڵوێستی چۆناوچۆنە و دۆخی نێوانیان چییە بەڵام پێتان وانە ئەگەر ڕژیمێکی دیکە بە تایبەتی کەەوەی ئێستێ بانگەشەی بووەکرێ ڕۆزای پالەوی بێتە سەرکار وە لەگەڵ ئیسرائیل هاوپەیمانیەک دروستکەن ئایا بەختی کورد لێرەدا لە ڕۆژهەڵاتی کوردستان بەنسبەت ئەو شتانەی کە باسی ئەەکەین ئایا هەموو شتێ نابێتەوە بخەون و هەڵناگەڕێتەوە ئەڵبەتە ئێستێش خۆوە نەبێ بڵین کورد کیسەی خۆی بۆ ئیسرائیل هەڵدرووە ئێمە تا ئێستا شتێکمان لێ نەدیوە بەڵام بە تایبەت ئەکرێ ئەوەی کە سۆمالی لەندی لە ماوەی ڕابردوودا ئەو وەکو وڵاتی سەربەخۆ ڕاگەیاند بڵێن ئەمە سیگناڵێکشە بۆ کوردستان بە کورتی تکایە ئێوە ڕۆڵی ئیسرائیلتان بەنسبەت وڵاتانی ئەو وڵاتانەی کە داگیرکەری کوردن پێ چۆنە و ڕەنگە بەنسبەت داهاتووی ئێران هەڵوێستی چۆن بگۆڕدرێ ئێوە باش دەزانن کە ئەو هەڵوێستانە تابعی جۆرە قازانج و منفعەتێکە کە بۆ وڵاتەکەی خۆیان هەیەی پێش هەموو شتێک ئەوەیە کە ئەمن سەرڕای ئەوە کە دەبێ بڵێم بەش بە حاڵی خۆم وەکو کوردێک پاسگوزاری ئیسرائیلم کە لە جەنگی 12 ڕۆژەدا گەورە تەرۆریستانێکی لە نێوبرد کە کورد 50 ساڵی تر حولی بدابانەی دەتوانی لە نێویان بەرێ ئەوە لایەک بەڵام لایەکی تری ئەوەش غەڵەت ئەندازی ئیسرائیل لە ڕوانگەی منەوە بۆ ئەوە کە هات هەندێک قسەمان بیست لەوان لە بەرپرسانیان کە ئەوان لایەنگری وڵاتی کوردستانن چێبوونی وڵاتێکی وەکو کوردستان بەڵام لە عەمەلدا دوای ئەوە لەگەڵ سووریە ڕێککەوتن دیتمان ئەوان ئامادە بوون چاولێکەری قەتڵ و عامی کورد بن لە خەڵەب و هیچ هەڵویستێک نەنوێنن ئەوەی کە ئەمە زانیومە و بیستومە لەلایەکی تریج لە سێبەری ئەو هەڵوێستەی ئەوان بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی دەبینین تورکیە چۆن وە پەلەقاژە کەوت و هات لەگەڵ پێکاکە هاتە مەیدان بۆ ئەوە بیان خاپێنێ کە بە خۆشیەوە ئەوانش وریا بوونەتەوە ئەوەیە ئەو هەڵوێستەی کە ئیسرائیل گرتی تا ئێرە زیانی بووە غەیرەز ئەو جەنگی 12 ڕۆژە کە من باسم کرد بۆ کورد هیوادارم هەر وەک وڵاتانی سەرمایەداری کە حەول دەدەن لە چوارچێوەی ئابووری و قازانجی پەیداکردنی کار و قازانج وەرگرتن لە پەیوەندی ئەو وڵاتانەدا هەڵوێست بگرن بۆ نمونە ئیشارێکی کوردیش بکەم بە ئەڵمانێک کە ئەمن تێدا دەشیم ئەڵمان ئەمن تازەیی زانیم کە بۆ ڕۆژی دووشەممە ئەحمەد شەرعی داوەت کردووە بۆ ئەڵمان ئەحمەد شەرعێک تا دوێنێ هەموو دەیان کورد تۆرۆریستە و جایزەیان بۆ دانابوو ئێستا وەکو بردیانە سووریە بە پێی کۆمەکی تورکیە کردیان بەسەرۆک و ئیسا وەکو کەسایەتێک لێرە لە ئاڵمان لە ڕاستیداوە لە نازیەکان کەمتر نیە ئەحمەد شەرع بە پێشوازی لێ دەکەن بۆ چون ئاڵمان دەیهەوێ کار پەیدا بکا بۆ خەڵکی ئاڵمان ئەو سۆرۆکەی کە ئێستا لە ئاڵمان هەڵبژێردراوە ئەگەر ئابووری ئاڵمان بەقەوت نەکا ئەگە کار بۆ خەڵک نەبینێتەوە سبەینە ئیتە خەڵک دەنگی نادەنێ بۆیە ئەو شتانە هەموو تابعی ئەو سیاسەتەن کە سەرۆکی وڵاتەکان دەبێ ڕەچاوی بکەن ئەوەیە کە پێش هەموو شتێک ئەمن ناتوانم لەسەر ئەوان حساب بکەم
دەبێ کاریان لەگەڵ بکەم دەبێ واقعیەتی موجودی وڵاتەکەم بۆ ئەوان شەرح بکەم و حەول بدەم سەمپاتی و لۆبی بۆ کورد پەیدا بکەم بەڵام لەگەڵ ئەوەش بەر لە ئەوان دەبێ خۆم حسابی خۆم بکەم لەگەڵ ئەوە ئەگەر هەنگاوێکم لەگەڵ ئەوان هەڵێناوە دەبێ بە زانیاریەکی ئاوا بە پەیداکردنی جێپەیەکی محکەمی ئاوا بچمە پێش کە لە دوا ڕۆژدا وەکو ئەحمەد شەرعی دوێنێ و ئەو ڕۆی لێ نەیەت بۆ ئێمە لەسەر ئەوەی تا ئێرە ئەمن سبینێ چ بقۆمە نازانم تا ئێرە ئەوەی ئیسرائیل کردوێتی غەیرز ئەوەی 12 ڕۆژە بۆ من ئەوەندە جێسرنج نییە کە بتوانم چەپڵی بۆ لێ بدەم و ئەوە شەکید بکەمەوە ئیسرائیل هاوپەیمانی مێژووئی سەڵتەنەت خوازیە لە ئێران ئەوە لە کتێبەکەیاندا کتێبە پیرۆزەکەیاندا نووسراوە وەختی خۆی هەقامەنیشیەکان تیان کردووە بۆ ئەوان ئەویان لەبیر ناچێ بۆ خۆیان و ئێستاش لەسەر ئەو ئەساسە و لەسەر ئەوساسی پەیوەندی حکوومەتی پێشووی پەهلەوی لەسەر کوڕە ناسیاسی و کەمزانەکەی کە بە پوڵی خەڵکی ئێران کە دریوێتی هاتووە تەلەڤیزیۆنی داناوە تەبلیغات دەکا بۆ خۆی و هەندێک تارانی مەئابی سەلتەنەت خوازی بڵێم ئێرانچیەتی پشتی پێدەکردن بۆ من ناتوانین معیار بێ و ئەم پێم وایە ئەگەر سبەینێ ئەو بێتەوە تاران هەر ئەوەی ئێمە دەتوانین هەڵێنجین لە ئەو حکوومەتە کە لە حکوومەتی خۆمەینی و باب و باپیری ئەو هەڵمانجاو ئەمە تازەی ڕۆمانێک نووسیوە بە هەورامیە لەسەر حرەکەتی ژاندارم لە هەورامان کە چی قەومان ڕەزاشا ئەگەر کورد وریانە بێ هەرەوە ڕوو دەداتەوە بۆ ئێمە فەرق ناکە بەڵێ دیارە کاکستیق زیاتر لە کەمتر لە 2 دقەمان ماوە بۆ بەرنامەکەمان وەکو پرسیاری دوایی پێتان وایە و پێشبینی ئێوە چییە بۆ ئەم ساڵی 2026 بە تایبەتی ئەوەی کابینین ڕووداوەکان یەک لە دوای یەک دێنە ئاراوە و ڕەنگە پێشبینیکردنیشان ئاسان نەبێ پێتان وایە ساڵێکی دیکە ئەم وەختانە ساڵی 2027 لەگەڵ جەنابەت ئێمە باسی چی بکەین وە کورد لە کوێدا بێت ئاسۆ وەکو دەردەکەوێ دەبێ بۆ ئێمە ڕوونتر بێ لە جارە ئەگەر بتوانین لە ئەو هەلەیە کە دەقەومێ کەڵک وەربگرین ئێمە لە هەر حاڵدا ئەمن پێم وان نییە خراپتر لە ڕابردوومان لێ بقەومێ بەڵام لەگەڵ ئەوەش نابێ هێندە خۆشبین بین کە ئەگەر ئەو حکوومەتە ڕۆژ وەکو ئەوەی لە دەورانی ڕۆخانی دەسەڵاتی پەهلەویدا دەمانگوت هەر کەس بێت ڕەنگە لە ئەمە باشتر بێ نا دەبێ ئەو هەڵەیە لە مشکی خۆماندا دووپات نەکەینەوە کە هەر کەس بێت ڕەنگە لەو باشتر بێ ئەگەر ئێمە لە مەیدان نەبین ڕەنگە خراپتریش بێت بەڵام لە سەریەک ئەگەر بماوێ قەزاوت بکەم پێم وایە تاڵێکی تر ئەمن و تۆ لە وڵاتی خۆمان دەبین لێرە قسە ناکەین پێکەوە لەوێ قسە دەکەین بە مەرجێک کە ئەو معیارانەی کە پێویستە ئێمە ڕەچاوی بکەین خۆمان ڕەچاومان کردبێت و هەڵی ڕابردوومان تکرار نەکەینەوە و لە وزەیە کە ئەو لە مەیداندایە لە ڕۆژهەڵاتی کوردستان کەڵکی فارسکوتنی بەهینە وەربگرین باشترین کەڵکی لێ وەربگرین کە هیوادارم شعوری سیاسی حیزبەکانی ئێمە کە تەمەنێکە تەجربەی دەکەن ئەو شتا بە هاوکاری و هاودەنگی خەڵکی نێوخۆمان بەرفراوانتر بکا کە ئەمن و تۆ زیاتر دڵخۆش بین بە وەزعیەتە. کاکستیقی بابایی تێکۆشەری دێرینی ڕۆژە سەختەکان زۆر سپاس لەوەی کە لە بەرنامەی خۆمانەدا بۆ مژاری ڕەوشی ئەمڕۆی ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵمان بوون. بژێ کوردستان بژێت یەکەتی ملەتەکەمان و هەروە سپاس بۆ بینەرانی خۆشەویست تام کاتە لەگەڵمان بوون کات قساتان خۆش و هیوادارین ئاواتەکانی هەمومان کە ئازادی نەتەوەکەمانە بە زووی بێتە دی.